مەسەلەی چییە مێنێتەوە؟ چۆنێتی دانانی دەست. طبعا دەستی چەپ لە سەرڕانی چەپ دانەی باشتر وایە نزیک بێ لە ئەژنۆتەوە، نەک دوور بێ لێوەی لە سکتەوە نزیک بێ، بەڵکو لە ئەژنۆتەوە نزیک بێ باشترە. تر لە ناوەڕاست و لە ئەژنۆتەوە نزیک بێ باشترە. هیچ نەهاتووە کە لە سکتەوە نزیک بێ لێرە هاتاینەیەوە وەلە دانیشتنی تەحیات ناچێت، وەلە دانیشتنی کوێ خاڵمی خاکان ناچێت. بۆیە لە پێشەوە بێ باشترە، شانە دادەیتەوە، خشوع و تەواضع بە شان و ملتەوە دیارە. دەستی چەپە ڕێکدانەی ڕۆقیبلە هەموو پەنجەکانە. دەستی ڕاستیشە وەکو ژمارە 35 ئەبۆ شێواگری کە ئەمە پێنجەکەیەتی و ئەوە سێکەیەتی، ژمارە 35 بۆ شێوە. نەسی فەرمودەکە کە هاتووە فەرمێ بینیم ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم پەنجەکانی بۆ شێوەگر وەکو ژمارە 35. یعنی ئەبێ ئەم بازنەیە دروست بوو بێ، ئەم بازنەیە بێ دروست بوو بێ وابێ ئەم نوشتانەوەیەش ڕووی دابێ. هەندێک کەسمان دیوە هەروە دایانێ، هەراوا دەستی بەڕێکی دانێەوە پەنجەی تۆزێوالەیەک. لەبارەی چۆنیەتی وەستاندنی پەنجەوە حەدیثەکان کە هاتووە فەرمێ ڕوە و قیبلە. حەدیثەکەی عەبدوڵڵای کوڕی زوبەیر ڕوون واشکرا کە فەرمێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم نوێژیە کرد، لە سونەنی نەسائیە هاتووە قیبلەی پەنجەی ڕۆ قیبلە وەستاندبوو، نوێژیە کرد و بە پەنجەی ئیشارەتی بۆ قیبلە کردبوو. ئیشارەت ئاوا ئەکرێ، ئیشارە داوا نییە. ئێستا باسیەکەین چونکە هەندێک لە زانانە ئیشارەتە هەر لە خۆیانەوە چۆن لێکێنەوە کە جوڵانوێتی بۆ ئەم ئیشارەتەوا لێکێنەوە لەبەرەوەی حەدیثێکی شاذ هەیە کە ضعیفە، ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم پەنجەی جوڵانووە کە ئەفەرمێ لەو فەرمودەیە تونترە لەسەر سەری شەیطان لە ئاسن، بەڵام فەرمودەیە ضعیفە. حفاظەکان هەمووی تەضعیفیان کردووە، لەوانەی ئیمامی شافعی تەضعیفی کردووە، قسەی لەسەر کردووە. ابن حجر لا فتح الباري أفرمي وحديثة بهيج شيء صحيح نية شاذ كاري بيناك كبنجا بجوليني بوشيو أنجا أم بنجا لكيو برزية كيتو أويل فرمودك ورقيري على كداء نيش بو تشهد بنجا وابو أبو حنيفة على لا أشهد أن لا يا بنجا برزكيتو باشا. شافعية فرمي لا إلا الله بنجا برزكيتو. أحمد فرمي لا همو كلمة الله دو بنجا برزكيتو دانيتو بنجا برزكيتو دانيتو باشا. مالك الله مالك الله هلا أول وبنجد بوش يواج جولاني قال إشارة دوية بردوام إشارة با بلام إما تشي ورقرين فرمودكي رسول الله صلى الله عليه وسلم كراستوخور وقبلة وستاندويتي وأما فرموديكي تري لسرة قال لسناني نسائية هاتوا فرمي الرو قبلة أي وستانو ني أجولاند بنص هي جولايك بينك دونا لا راز ناي شاب كتولي جولاندويتي شون جولاندويتي آوا جولاندويتي يا آوا يا آوا يا آوا كامان جو هامي جولاي كام جوڵی پێکردو تۆ بۆ خەڵکاڵی بیجوڵێناڵی چۆن بیجوڵێن هەر کامێکیان کار جوڵە نییە بایترەوە پەنجەی خەڵک چی لێ وەختە لە ناو نوێژە بە یاری بەڵام عامەی فوقەها لەگەڵەوەیان کە بەدایمی نەجوڵێ ئیلا مالک نەبێ فەرمێ بەدایمی لای ڕاست و لای چەپی بێگەی لای حەنەفیەکانیش قەولێک هەیە کای خوڵێنیتەوە هەمووی ضعیفە ئەو قەولان هەمووی قسەی خەڵکیە هیچی سەنەدی نییە صحیح أو سندي هي صحيح أو كافرمي روقي بلاي وستان بلا مو فرمودي كافرمي نشي جولان كلمين أجولان أو زيادة لقال يا لسوني نسايا ابن قيم قصير سر كدوة تضعيفي كدوة كأو بي باشا بجولان ده لهمو إلهك لهمو بكار هناني كلمة الله يا إله بجولان ده تأخير ابن عثيمين قال لا لهمو كلمة الله نجول باشا كأو لسرحنا بلا حسابه بەڵکو لە هەموو جملەیەکی دوعاە بەرزکرێتەوە بجوڵاندێ باشتر
ئەیتر هەندێک لە فوقەهای شافعیە هاتوون وردەکارییان ناوە کە ئەبێ بەقەر نۆکێ بەرزیکەیتەوە ئێستا نۆکە لەکوێ بێنین لەو دەقەیە بیخەینێرە مانێکی لەسەر نییە هەندێک هاتووە کە ئاوا بینوشتێنیتەوە ئەوەش هیچی لەسەر نییە حەدیثێکی ضعیفی لەسەر با ابن عمر فەرمێت پەنجەت ڕێک ڕۆ قیبلە ئەوەستێنی ابن عمر فەرمێ و رسول الله صلی الله عليه وسلم کە پەنجەی دائەنا سەری پەنجەشیە کرد ئەگەر تۆ بیجوڵێنی چۆن نەیبینی سەری پەنجە بە بەردەوامی چۆن سەیریەکەی ئاوە چۆن سەیریەکەی یعنی ئەگەر شتێ لە جوڵەیە بێ سیرکردنی ئاسانە یا قورسە قورس وەستا بێ ئاسانتر نەسی فەرمودەکەی ابن عبەس فەرمێ ڕوە و قیبلە پەنجەی ئەگرت و ئیشارەتی پێ کرد و لا يجاوز بصره إشارته چاوی لەسەر ئەو شوێنە سەری پەنجەی لا نادا کە ئیشارەتی پێەکە حديثەکەی ابن عمر کە ئەویش هەر لە سنەنی نەسائیە هاتووە بۆیە جمهوری زانایان لەگەڵەوەیان کە نەجوڵێنرێ پەنجە گاڵێن حرەکەی زیاد لە نوێژە باش نییە پەنجە ڕێک بوەسێنی باشترە ئەمەش وەکو وتمان مادام قەولی زانایانی لەسەر و هەیئەتێکی نوێژە تۆ کەسی لەسەر تەبدیع ناکەیت و تەفسیق ناکەیت وەڵاوی پەنجەی جوڵانەوە لایە و ئەوەی پەنجەی نەجوڵانەوە لایە و پێیز ناکاوە قولي راجح ورقري جمهور على نجولين ريو روقي بلا بوستين ريو وابكو طاو بيز ذاك على سري برويتو شري لسربكي حتى لنا مذهب امام مالك ابن العربي فقيه كي قوري مالكيه كخواني كتاب القبسة في شرح موطأ مالك بن أنس شرح جيتشاكي موطأ كردوها لأبواب كاني فقها لو قساكا وفرمي أصلا نجولاندني باشترا زانانی مالکیە کەوتویانە بجوڵێنرێ باشیان نەوتووە نەجوڵاندنی باشترە کە خۆی مالکیش مەذهبەکەی خۆی جوڵەیە ڕاستی وا کاتەوە کە نەجوڵێنرێ وەیە ئەبەو شێوە پەنجە بگری هەتا ئەخیر هەر لاوەڵی تەحیاتەوە هەتا وەکو سەلامە دەیتەوە و سەری پەنجەت کەی کەواتە لە تەحیاتە سەیری شوێنی سوژدە ناکەی سەری پەنجە دەکەی چەندە هەندێک لە زانایانە فەرموون توانی سەیری شوێنی سوژدەش بکەی بەڵام باشتر وایە سەری پەنجە بکەی ئەوە شێوازەکەیەتی سیرکردنەکەش بەتیلە چاوە چونکە ابن عمر فەرمێکی لا يجاوز بصره نافەرمێ وجهه بەدەم و چاو نییە هەمووی ئاوڕی بۆ بیتەوە بەس بەتیلە چاوە هەندێک کەس ئاوا کە سیرەکەی لە نوێژەکەیەوە ئاوڕی بۆ یاوەتەوە نابێ سەر ڕێکە بەتیلە چاو سەیریەکەی ئەوە شێوازی پەنجەگرتن و ئەبەو شێوەیە